چارەنووسی ئەو پێشمەرگەی کە باس لەوەکرا لە یەکێک لە بەندیخانەکانی وڵاتی سووریا دەرکەوتووە چی بەسەر هات. هەوڵە دەین زانیاری نوێتان لەسەر ئەم بابەتە پێ بڵێن. پەیوەندیمان بە بەڕێوەبەری ناحیەی دینارتە کرد بەو پێی کە ئەو پێشمەرگەی خەڵکی سنووری ناحیەی دینارتەیە سەر بە سەبری بەڕێوەبەری ناحیە بە 1964 وێت ئەوان لای خۆیان هەوڵیان داوە وەکو لایەنە ئیداریەکە خاچی سووری نێودەوڵەتیان ئاگادار کردوێتەوە، بەڵام ئەڵێ تاکو ئێستا هیچ کەسێک لە وڵاتی سووریا ئەو پێشمەرگەیەی بە چاوی خۆی نەبینیوە. ئەوەی هەیە دەنگۆیە یەکێک لە ڕۆژنامە نووسەکان چەند ناوێکی بەندکراوەکانی خوێندەوە، یەکێک لە ناوەکان ناوی ئەو پێشمەرگەیە بووە. باسیشی لەوە کرد کە کەس و کارەکەی هەوڵیان داوە سەردانی ڕۆژاوای کوردستان بکەن یاخود وڵاتی سووریا بکەن بۆ ئەوەی بتوانن لە نزیکەوە لە چارەنووسی کوڕەکەیان تێبگەن بزانن ئایا ڕاستەیان نا، بەڵام بەڵێ بەهۆی داخرانی دەواازەی سێمێلکا کە یەکێکە لە دەواازە سەرچیەکان کە باشوور و ڕۆژ ئاوای کوردستان بێکەوە ئەبەستێتەوە نەیانتوانیوە سەردان بکەن. لەلایەکی تر پەیوەندیمان بە شەوقی کرد. شەوقی برای ئەو پێشمەرگە بێسەر و شوێنەیە ئەوتی ئێمە نەمانتوانیوە سەردانی وڵاتی سووریا بکەین، بەڵام چەند کەسێکمان لەوێ ڕاست پاردووە بۆی بە دوواداچوونێک بکەن تا ئەو کاتەی چارەنووسێک یاخود سەرداوێکیان دەستەکەوێ لە هەر کاتێک کە ئەو سەرداوە دەستکەوت ئەوانیش ئەچەند سەردانی وڵاتی سووریاکەن. تاکو ئێستا ئەوەی لەسەر ئەو پێشمەرگەیە باسکراوە دەنگۆیە، هیچ کەسێک نەیبینیوە. هەموو لایەکمان چاوەڕێی ئەوە ئەکەین کە نوێترین زانیاری لەسەر چارەنووسی دەربکەوێت. تەواوی ئەو زانیاریانە لە کارێکی ڕۆژنامە نووسیمان لە 1964 دۆتکەی ئاردی بڵاو کراوەتەوە، ئێوەش ئەتوان بیخوێن.